ئەم هێرشەی ئەمڕۆ بۆ سەر جۆلان و کوژرانی دەکەس و برینداربوونی سیتر هێرشێکی مەترسیدارە. ئیسرائیل هەڕەشە دەکات ئەگەری فراوانبوونی شەڕەکە زۆرە لە ناوچەکە گۆراواتێتە دیتن. بەڵێ میوانێکمان هەیە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی ڕاستە و خۆ لا شاری قودسەوە لەگەڵماندایە. بەڕێز ئیسماعیل شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئەم هێرشەی ئەمڕۆ کرایە سەر بەرزاییەکانی جۆلان واکوژرا و بریندارێکی زۆریشی لێکەوتەوە. بەڕای ئێوە چ لایەنێک ئەنجامی داوە و دواتر ئەنجامی ئەم شەڕە چی لێ دێت؟ مساء الخير لك ولكل شەوی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت. شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە ئەوەی کە لەم چەند کات ژمێرەی دوایی ڕوویداوە و لێ دوانە ئاگرینەکانی بەرەی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی و لێدوانە ئەمنی و سیاسیەکان هەموو شتێکمان پێ دەڵێن. پرسیارەکە ئەوەیە لەم هێرشەدا گومەزی ئاسنین لەکوێیە و بۆ چیکاری خۆی نەکردووە، چۆن ئەو هێرشە گەیشتۆتە مەزدەل شام و حیزبوڵڵاه بۆ خۆی گوتوێتی کە ئێمە ئەم هێرشەمان نەکردووە. دەبێت بزانین لە دوای 7 ئۆکتۆبرەوە حیزبوڵڵاه بەردەوام وریا بووە بەوەی کە خەڵکی مەدەنی بە ئامانج نەکات. ئیسرائیل بۆ خۆشی ئەم قسەی کردووە کە حیزبوڵڵاه زۆر بە وردی هێرشەکانی ئەنجام دەدات و ناوێت خەڵکی با بڵین سڤیل بە ئامانج بکرێت. دیارە کە ئەم هێرشە دەبێتە هۆی دروستبوونی کێشە لە زۆلانی داگیرکراو و دەبێتە هۆی تێکەڵکردی کارتەکان لە لوبنان، لە نێو لوبناندا و لە نێو خۆی فەڵەستینیشدا کێشەی گەورەتری لێ دەکەوێتەوە. تاکو ئێستا ئاوەمان پێ دەڵێن مانگە دەستکردەکان لە شوێن کە دەتوانن ئەم هێرشە دیاری بکەن. شتەکە ڕوونە. والبرس إسماعيل هالبطة لجور مزنا بربسين إسرائيل وحتى لجور نتنياهو داوي داخوانياوي جدا أو دبيجك وحزب الله يا لبناني اللي بيج بهرش بويا حتى دبيجنجي كو سيستمان يبرجري عثماني كيشته دهابويا كارنا كريه كواتا قالوا بفيس دمي تدبيني سيناريو 2006 لدجي حزب الله يا لبناني بتايبت لدجي همو لبناني جار يا إسرائيل في ودوباره بجاره كدن كو جفا برفرك نشاري تكرن. باش یعنی ئەوەی کە ڕوو دەدات بەڕاستی کاردانەوەی توندی دەبێت بۆ خۆ دەزانین لە 2006 ئیسرائیل تا نیوەی لوبنانیشی میوانی هاتەوە. باش بەڵێ ئەمە ئیجارەکە دنجێ بپرسین بەڕێز ئیسماعیل لەگۆر بەرپرسێن ئیسرائیل بێ دەبێژن حەزب الله یا لوبنانی ئەفێریشە ئەنجام دایە حتا گەفێن بەرسڤێکە تون دەخۆن کەواتە تودبینی گەل و دوی سەروبەندیدا سیناریۆین 2006 لە دژی حەزب الله للبناني دوباره ببن كوجيرخانا لبناني ويران كربو جاريه اسرائيلي به. هل تسمعني؟ شتەکە ڕوون و ئاشکرایە وەکو ئاماژەم پێکرد کە ئەو لێدوانە ئاگرینانە دەبنە هۆی ئەوەی کە بەر لە مشتێک نەتانیاهۆ لە واشنگتن بێتەوە و بەیانی کاتژمێر 4 کۆبوونەوەی ئەنجومەنی بچووکراو دەبێت بەوەی کە چۆن وەڵامی ئەو هێرشە بدەنەوە ئەوەی کە لە ئەمەجل شەمس ڕوویداوە ئەو کەسانەی کە لەوێ کوژراون و چۆن تۆڕی ئەم بابەتە بکەنەوە و بە گوێرەی ئەوەی کە ئێستا بەردەستە لە پێشاتەکان ئیسرائیل داواکاریەکی لەسەر ئاسی سەربازی و ئەمنی و سیاسی هەیە بۆ ئەوەی کە وەڵامێکی تند هەبێت وەکو ئەوەی لەگەڵ حوسەکان ڕوویدا کاتێک هێرشیان کردە سەر تەلەڤیڤ بینیمان ئیسرائیل چۆن وەڵامی ئەوانی داوە داوادە سیاسەکان دەکرێت وەڵامی توندیان هەبێت و لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا ئاماژەکان ئەومان پێ دەڵێن کە وەڵامەکە لەم 24 کاتژمێرە دەبێت بەڵام دوای ئەوەی کە حەزب الله وتێتی کە من پەیوەندیم بەو هێرشەوە نییە ئێستا دەنگی دیکەش بەرز بۆتەوە و پرسیار دەکرێت و نێردەی با بڵێن سنووری داوایان کردووە کە مانگە دەستکردەکان کارا بکرێن و ئەوەمان پێ بڵێن کێ هێرشەکە ئەنجامداوە و لە ڕێگەی مانگە دەستکردەکانە وەڵامەکان دەست بکەون. پرسیاری زۆر هەیە سەبارەت بەم ڕووداوە بە تایبەتی گومەزی ئاسنی بۆچی کاری نەکردووە
و ئەو سوارچێوەی کاری ناتانیاهۆش ئەوەمان پێ دەڵێت کە ناتانیاهۆ ناوێ گرێبەستی با بڵێن ڕێککەوتنی گۆڕنەوەی دیرەکان سەر بگرێ و ناوێ بە ئاگربەز بگات بەڵام ناتانیاهۆ دەیەوێت ناوچەکە بباتە نێو شەڕێکی هەرێمی و بۆ خۆشی لە کۆنگرێس ئەم قسەی کرد و ئاماژەی پێکرد گوتی ئێمە دوژمنمان هەیە و دەمانەوێت سەرکەوتن بەدەستبێن لە کەرتی غەزە و دەمانەوێت کە چەندین بەرە بە ئاماز بگرین لەسەر ئاستیارەمی. زۆر باشە بەڕێز ئیسماعیل ئەگەر شەڕەکە فراوان بوو با هەموو ئەگەرەکان لە بەرچاو بگرین تا ڕادەیەکیش فراوان بۆ ئێستا حوسیەکانی یەمەن تێوەگلاون مقاومەی ئیسلامی لە عێراق تێوەگلاون حیزب الله لە لوبنان بە هەمان شێوە پرسیارەکە ئەمەیە ئەگەر شەڕەکە فراوان بوو چەند وڵاتی تریشی گرتەوە پێدوانیە ئەمە بۆ کێشەی فەڵەستین خراپە و کێشەی فەڵەستین ئەوسا دەبێتە کێشەیەکی لاوەکی من پێم وایە کە ئیدارەی ئێستای ئەمریکا نایەوێت بە شێوازی هەرێمی ناوچەکە دابش بکاتەوە چونکە ناوچەکە خەریکە گەڕدەگرێت و لەسەر لێواری تەقینەوەیە هیچ کەسێک و هیچ لایەنێک نایەوێت ئەم شتە ڕوو بدات هەرچەندە ئیسرائیل و ئیدارەی ئەمریکا هەردوو لە زۆر باش دەزانن کە وەستانی هێرشەکان بۆ سەر غەزە دەبێتە هۆکاری ئەوەی کە لوبنانیەکان و باشووری لوبنان و یەمەن و تەواوی بەرەکان بە گروپەکانی بەرەی مقاومە عێراق و سووریا کە هەمویان پشتگیری غەزە دەکەن ئەگەر ئیسرائیل هێرشەکانی بۆ سێنێ ئەمانش هێرشکردن دەوەستن کەواتە هاوچەشەکە ڕوونە ئیسرائیل دەیەوێت ناوچەکە بە ڕۆژشەری هەرێمی بکات گوتارەکەی ناتانیاهۆ لە بەرامبەر کۆنگرێسی ئەمریکی ئاماژەی ئەوەی تێدا بوو کە دەیەوێت شەڕەکە فراوان بێت بۆ ئەو دەیەوێت لە سیستمێکی مەدەنی بۆکو خۆی دەڵێت لە نێو دووکەوانەدا سیستمێکی مەدەنی دروست بکات بەڵام ئەو دەیەوێت بەم کارە دۆسیەی فەڵەستینی بتوێنێتەوە لەوە دیانی دەبێت تێبگەین کە چارەسەرکردنی پرسی فەڵەستین تاکە چارەسەری ئەم کێشەیە و وەستانی هێرشەکان بۆ سەرکەرتی غەزە باشترین دەرچەیە لەمەوە حوسی و حیزب الله و لە سووریا و لە عێراق و لە هەموو بەرەکان هێرشەکان دەوەستن هاوکێشەکە ڕوونە بەڵام ناتانیاهۆ ئەمەی ناوێت شەڕەکە بوەستێت چونکە دەستی بە کورسەکەی خۆیەوە گرتووە و ناوێت لەسەر دارەکە بێتە خوارەوە دەیەوێت شەڕەکە بەردەوام بێت بۆ ئەوەی حکمی خۆی بەردەوام بێت هاوکێشەکە ئێستا هەموو خەڵک دەیزانێت و هەموو لایەک دەزانن چ دەگوزارێت تەنانەت ئیدارەی ئەمریکا و کامالە هاریس بۆ خۆی گوتی ئێستا کاتی ئەوەیە شەڕی غەزە بوەستێت بەڵام ناتانیاهۆ ئەمەی ناوێت بارودۆخەکە خراپتر بێت لۆبرانیەکان تێوە بگرێنێت لە ڕێگەی ئەم سیناریۆیە دروستکراوی چەند کاتژمێرێک پێشست ولی البته لگوراواتی تدیتی نکتنی ناتانیاهو حتی بینی گاتس کاوجی که بگمان هفرکی یه سرک وزیرین اسرائیلیه اوجی ده بیجه حتی بحثیان دیدی که پیوسته روش غزه هنه که بهت آسایی کرن داکو شر هری مزن دیگل حزب الله یا لبنانی بهت انجام دان اسرائیل ده بیجه لهر درکه مدكن أرمانش مجي حق برجرية هي ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە بس من تقول زيادة بنيامين نتانياهو في شاري برفرادي كذا كرسي خو بباريزان لجور كنال دازده يا إسرائيل درا فرسيه كذا خلق إسرائيل نتانياهو بباشترين سرك وزير دزان اللي باش هفركينوه حتى دجبري نتانياهو جيك دبيجه پیوسته لهم بر حزب الله شرکی کلای کر بیت کرن کواتا روشا دوری گلو تو چاد بینی لدور ویکی نعم واضح أن إسرائيل بەڵێ ڕوونەکە ئیسرائیل دەیەوێت ئیدارەی ئێستای ئەمریکا لەم شەڕەتەوە بگلێنێت بە هەر شێوازێک لە شێوازەکانێ دەیەوێت ئەمریکا بەدڵ لەگەڵ ئیسرائیل بێت و هاوبەشێکی استراتیژی بێت بۆی هاوکێشەکە بەو شێوازە بێت کە خۆیان دێنێت مانەوەی ناتانیاهۆ لە حۆکم و مانەوەی هاوپەیمانەتی ئەمریکا و ئیسرائیل بەو شێوازەیەکە هەیە بەر لە هەموو شتێک ئێمە باسی ناوچەیەک دەکەین کە ناوچەیەکی دابڕێنراوە بۆ یەکەم زار لە مێژووی بلملانەی لوبنان و ئیسرائیل ئێمە ئێستا ئیسرائیل توانیوێتی ناوچەیەک دروست بکات کە ناوچەیەکی دابڕێنراوە و خەڵکێکی زۆری زوونشینی لەوێ جێگیر کردووە ئیسرائیل دەیەوێت شکۆی خۆی بەدەست بێنێتەوە بەر لە هەموو شتێک لە ڕێگەی هێرشێکی کوشندە و تون بۆ سەر لوبنان
بەڵام بەر لەم هێرشە پێویستی بە دروستکردنی کێشەیەکی دیکە هەیە بۆ بێتە بەهانە و لە جۆلان کێشە دروست بکات لە لوبنان لە فەڵەستین بە ئەمان شێوە بۆچی بۆ ئەوەی شەرعیەت بە هێرشەکانی خۆی بدات ئەم هەموو هەڕەشەی ئیسرائیلەکان و بەرپرسان بۆ چییە لە کاتێکدا ئەوانەی کە لەوێ کوژراون عربن و ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە زۆر سەیرە تۆ ببینی ئیسرائیلیا کان بە حکوومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە هەمویان یاکیان گرتووە و داوا لە ناتانیەوە دەکەن خێرا بگەڕێتەوە ئیسرائیل بۆ وەڵامی هێرشەکە بدەنەوە شتەکە زۆر ڕوونە کە ئیسرائیل دەیەوێت ئیدارەی ئێستای ئەمریکا لەگەڵیاندا بن و هێرش بکەن و راپۆرتەکانی ئەمریکاش ئاماژە بەوە دەکەن کە ناتانیەوە گڵۆپی سەوزی لایەن ئەمریکا بۆ هەڵکرایەوە بۆ ئەوەی لە هێرشەکانی بەردەوام بێت و هێرشێکی زەمینی بکاتە سەر لوبنان بەڵام ئیسرائیلەکان والسباس إسماعيل مسلماني شارزي سياسي لقدس دي المدابو